کینوی تۆ بووم وەکو ماسی ڕووبارێ کە تۆ هاتی خەم و کوڵ چوو بەجارێ لەگەڵ زەردی خەزان هاتی وەلێ چۆن بەسەر مندا گوڵ و سۆسە نەبارێ کە خۆت فەرموود موریدی خانەقات بم چ حەوجێمە بەهیشتە کێ و مەزارێ بماڵم خۆڵی بەرپەی تۆ بە چاوان ئەتۆی میر و منیشم کارگوزارێ کە ڕازی بووی لە کوێستانی دڵی خۆت بخاسپێنم وەکو کەوت جار بەجارێ بسووتێم با بەناری تۆ ئەزیزم بە شەرتێ نازی عیشقی تۆم ببارێ بە ساقیم بە و پڕی کە جامی دەستم هەتا نەگریم وەکو هەوری بەهارێ لە کاتێکا کە یەخسیری نیگاتم چلۆن نایکەی عیلاجی ئینتیزارێ بە جۆرێ تۆ دڵت بردوم مەحاڵە کە ساکن بێ بە هیچ سەنتور و تارێ نەکەی وەرگێڕی ڕووی جوانت لە خانە بیسووتێنی سەراپای ئەو بەنارێ